بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. يا ربنا لك الحمد كما ينبغي لجلال وجهك ولعظيم سلطانك. ربنا إننا آمنا فاغفر لنا ذنوبنا وكفر عنا سيئاتنا وتوفنا مع الأبرار. رب اشرح لي صدري ويسر لي أمري واحلل عقدة من لساني يفقه قولي. خۆشەویستانم، سەلام و ڕەحمەت و بەرەکەتی خۆی گەورەتان لێبێت و جارێکتر لە بەرنامەی شیرینچا لە کەناڵی ئاسمانی پەیام بە خزمەت ئێوەی ئازیز و خۆشەویست گەشتمەوە. ئەڵقەی ئەم جارەشمان هەل لە مانگە پیرۆزەکەی مەولودی حەزرەتی ڕەسوول الله صلی الله عليه وسلم و لە یادی لەدایکبوونی پێغەمبەری خوای صلی الله عليه وسلم لەم مانگە مبارەکەیە پێمان خۆش بوو یەکێک لە دیدارە زۆر تایبەتەکانمان لەم بەرنامەیە دیدار بێ لە خزمەت جەنابی بەڕێز مامۆستا حەسەن پێنجۆنی کە جنابیان لای هەموو لایەک مەشهورن و ئاگدارن کە نووسەر و بانگخواز و مامۆستایەکی زۆر خۆشەویستی ئەم کوردستانە. ئێمە ئەمڕۆ لە بەرنامەی شیرینچا لە خزمەتیان. مامۆستا گیانێ خۆ بەخێر بن. مامۆستا گیان پێمان خۆشە لە سەرەتایە لە یادی مەولودی پێغەمبەر صلی الله عليه وسلم هەر کەسە هەستونەستێکی هەیە لەم مەولودەیە لە بۆ خۆشەویستی پێغەمبەر صلی الله جەنابتان چیتان هەیە لە خزمەتتانین؟ والله یادی پێغەمبەر صلی الله عليه وسلم یادێکە لە ڕاستیە کە نەک ئێمەی موسڵمان بەڵکو ناموسڵمانان هێش بکران کە یادی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەکەنەوە گەورەترین سیفات و جوانترین ڕەوشت و باشترین کردەوە ئەدەنە پاڵ پێغەمبەر صلی الله عليه وسلم. لە ڕاستیە من کاتێکە مناڵ بووم چاوم کراوەتەوە بینیومە لە پێنجوێنە یادی لە دایکبوونی پێغەمبەر صلی الله عليه وسلم کراوەتەوە، بەڵام کە یادەکە کراوەتەوە بە شتی خوزعبەلات نەکراوەتەوە، شتی هیچ و پوچ نەکراوەتەوە، بەڵکو بە شتانە کراوەتەوە بریتی بۆ لە ئەخلاق و ڕەوشی پێغەمبەر صلی الله عليه وسلم، معجزاتی پێغەمبەر صلی الله عليه وسلم باس کراوە، گەورەی پێغەمبەر صلی الله عليه وسلم باس کراوە، ئەنجا خۆشەویستی ئەم زاتە لە لای پەروەردگار باس کراوە، قەسیدەی جوان قەسیدەی جوان و شعری جوان مثلا بەمانە باس کراوە. ئەنجا هەر کەسەش وەکو بڵێیت کێبڕکێی ئەکرد بۆ ئەوەی کێ زیاتر خزمەت بە پێغەمبەر صلی الله عليه وسلم کات. لەو مانگانەشە زیاتر خزمەت بە فەقیر و هەژاران ئەکرات، بە بێدەرەتانان ئەکرا، بۆ کەسانێکەوە بێدەسەڵاتن، نەبورن، نەدارن، ینی خزمەتێکی باشیان ئەکرا، ینی وەکو مانگەکە بوو بە مانگی بوژانەوەی فەقیر و هەژار. ئەمانە کۆمەڵێک شت بوون کە لە یادی منە هەبوون بەرامبەر بە یادی لەدایکبوونی پێغەمبەر صلی الله عليه وسلم لە مناڵیە. و ئێستش ئەبینین الحەمدولیلا لە ساڵەکانی حەفتاشە بە ئەمەشیان بڵێم ماڵبەتان ئێمە وەکو کۆمەڵێک گەنجی تازە پێگەیشتووی لە ئیسلام حاڵی بوو ئەهاتین یادی لەدایکبوونمان ئەگێڕا، بەڵام یادی لەدایکبوون بۆ شارەزاکردنی گەنجەکان لە ئیسلام، بۆ ئاگادارکردنەوەیان لە شەریعەتی خوا، بۆ فێربوونیان لە ئەحکاماتی ئیسلام و دینی ئیسلام، و الحەمدولیلا دەورێکی باڵاشی بینی و وەعێکی باشی کردو و نەک هەر تەنها یادی لەدایکبوون بەڵکو هەموو یادەکانمان بە ناوی وەکو ئەیام الله، وەکو خوای تەعالا بە حەزرەتی موسا فەرمێ وەذەکرهم بئەیام الله، یعنی یادیان بخەرەوە بە ئەیام الله. ئەیام اللهش ئەو ڕۆژانەیە کەوا شتانێکی تیا ڕووی داوە کە خێر و بەرەکەتی تیا بووە بۆ مسڵمانان، بۆ ئیمانداران. چ خێر و بەرەکەتێک لە دایکبوونی پێغەمبەر صلی الله عليه وسلم بەرەکەت و وردە جوانترە. جا لە ڕاستیە ئێهمالمان نەکرد بوو و الحەمدولیلا دەوری خۆشی بینی، خزمەتی خۆشی کرد. مامۆستاگیان حەزەکەین ئەو گەورە زانا و ناودارە جیهانیانە حەزەکەی نەگەر جەنابەت
شتێک لەبارەی ئەوانەوە باس بکەی کە چیان دەربارەی پێغەمبەر صلی الله علیه و سلم وتووە مەقالەی جوانیان هەیە لەسەر پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم. والله ڕاستە یعنی سم تقریبا سێ کەسم هەڵبژاردووە کە توانم باسییان بکەم کە لەبارەی پێغەمبەر صلی الله علیه و سلم چەند بە ئەدەبۆ چەند بە جوانی قسەیان کردووە، یعنی قسانێک کە لەوانەیە بڵێم زانایانی لای خۆشمان نیان کردو بەرامبەر بە پێغەمبەر صلی الله علیه و سلم. حەزەکەم دەقەکەیتان بۆ باسکەم بۆ ئەوەی کە چونکو ئەو دەقە جوانانە نەگۆڕێت و نەشێوێنرێت. هەر بەم بۆنەوە سێن و سەر و ئەدیب و زانایی ڕۆژئاواییم هەڵبژاردووە کە لەبارەی گەورەی و ڕێزی پێغەمبەرەوە صلی الله علیه و سلم قسەیان کردووە. یەکێکیان نووسەری بەناوبانگی سکۆتلەندی تۆماس کارلیلە کە ئەمە لە ساڵی 1881 میلادیە مردووە، یعنی قەدیمە. لە کتێبە ناودارەکەی خۆیان لەبارەی قارەمانانی مێژووە ئەبطالی تاریخ باشە تەنیا 11 کەسی مێژووی هەڵبژاردووە. 11 کەس لە تاریخە دەرە سەرانسەری تاریخا 11 کەس قارەمان بوون لە کتێبەکەی ئەوە و ئەم قارەمانانش لە پێشەنگی ئەو 11ەوە حەزەتی محەممەدە صلی الله علیه و سلم. ئەمە گاڵتەی پێ ناکرێت. باش ئەڵێت ئەو 11 کەسە نوێنەری قارەمانێتین لە هەموو ڕوویەکەوە و پێغەمبەریش صلی الله علیه و سلم کە پێشەنگی لیستەکە و قارەمانی قارەمانان بووە. باش هەروەها لەبارەی پێغەمبەرەوە صلی الله علیه و سلم وتوێتی محەممەد لە ماڵ و پۆشاک و هەموو کارێکی ژیانیا زاهید بووە، خۆراکی نان و ئاو بووە، وا بووە چەند مانگێک لە ماڵی ئاگر نەکراوەتەوە وەکو حەزرەتی عایشە گێڕێتەوە. باش بەدەستی خۆی کراسی خۆی دووریوەتەوە وەکو لە حەدیسەکانی صحیح بوخاری مسلم هەیە. ئایا فەخر و شانازی لەوە گەورەتر دەبێ؟ من ڕاستی لە ڕێباز و بەرنامەکەیە ڕاستی دەبینم و بناغەی گەورەی و سەرکەوتنی لە ڕاستێتیدا بووە، لە سدقیا لە بیر و هۆشی ئەو پیاوە مەزنەدا شتێک نەبووە پەیوەندی بە تەماحی دنیاوە هەبوو بێ. ئەمە پیاوێکی ناموسڵمانش ئەم شایەتیە جوانی بووە. کارلیلی سکۆتلەندی هەڵێ کە بەریتانی بووە. دووهەمیان ئەدیب و شاعری بەناوبانگی فەڕەنسی لامارتین، ئەمەش لە ساڵی 1869 وەفاتی کردووە. لە بەشی دووەمی کتێبەکەی خۆیان کە مێژووی تورکیا پاریس لە ساڵی 1854 کتێبە دەرکردووە وتوێتی ئەوەی سەرنجێکی ژیانی محەممەد صلی الله علیه و سلم بدات منەڵم صلی الله علیه و سلم تەمانەوە نێوتووە بەو بەهێزی و بەهیوابوون و بیرکردنەوە و تێکۆشان و خەرافات لە ناوبردن و خۆگری و پایەداربوونەی لە جێگیرکردنی بناغەی ئاینەکەیە هەر کەس ئەو سەرنجە بدات دڵنیا دەبێت کە چاو و ڕاوی لە ژێرسەرا نەبووە و لەسەر ناحەق نەبووە، بەڵکو عەقیدەیەکی بڵاو کردوتەوە کە لەگەڵ عەقڵ و شیربێژیدا دەگونجێت. ئەمە قسەی کارلیل لامارتین بەرامبەر بە پێغەمبەر صلی الله علیه و سلم. فەیلسوف و نووسەر و مێژوونووسی بەناوبانگی ئەمریکی وێڵ دیۆرانت لە کتێبە ناودارەکەی خۆیان چیرۆکی شارستانیەت کە بە ئینگلیزی The Story of Civilization دەڵێ ئەگەر گەورەی بریتی بێ لەوەی شوێنەواری گەورەی لە خەڵکیدا بوو بێ ئەوە محەممەد صلی الله علیه و سلم گەورەترین گەورەی مێژووە. توانی ئاستی ڕۆحی و ڕەوشتی میلەتێک بەرز بکاتەوە کە گەرمای هەوا و شکەڵانی بیابان خستبوویە ناو تاریکستانیەکی هەمەجیەوە لە بەدیهێنانی ئامانجەکانیا سەرکەوتنێکی بەدەستهێناوە کە بە درێژایی مێژوو هیچ چاکە خوازێک بەدەستی نهێناوە. جگە لەو زۆر کە من ئەوانەی خەویان بە شتێکەوە بینی بێ و بەدیان هێنابێ. پاشان دەڵێ کاتێ ئەو دەستی بە بڵاوکردنەوەی ئاینەکەی کرد و وڵاتی عەرەب بیابانێکی وشک و بێبەروبووم بوو، کۆمەڵی عەشیرەت و هۆزی بتپەرستی تیاجێگیر بوو و شەیان پەرتەوازە بوو، کەس قسەی کەسی نەدەخوێندەوە، بەڵام لە کاتی وەفاتیە نەتەوەیەکی یەکگرتووی یەکپارچە بوون. دەمارگیری و خەرافاتی سەرکوت کرد، بەسەر ئاینی یەهودی و دیان و بتپەرستیدا ئاینێکی ئاسانی ڕوونی پتەوی پێشکەش کرد، قەڵایەکی ڕەوشتی دروست کرد کە بناغەکەی نەترسان و عیزەت بوو، لە یەک نەوەدا لە یەک جیلدا توانی لە سەدان هەرا و نەبەردا سەرکەوتن بەدەست بێنێ، لە یەک سەدەدا دەوڵەتێکی گەورەی بنیادنا تا سەردەمی ئەمڕۆژمان
ئەو دەوڵەتە بمێنێ و هێزێکی مەترسیداری گەورە بێ لە نیوەی جیهانە. طبعا ئەم کابرای وتمان لە ساڵی ئەوە لە ساڵی 85 وفاتی کرد. لە هەموو مێژوودا چاکەخوازێکمان نەبینیوە باج لەسەر دەوڵەمەندەکاندا بنێ بۆ یارمەتیدانی هەژاران جگە لە محەممەد صلی الله عليه وسلم. لە هەموو مێژوودا چاکەخوازێکمان نەبینیوە باج لەسەر دەوڵەمەندەکاندا بنێ بۆ یارمەتیدانی هەژاران بەو شێوەی کە محەممەد صلی الله عليه وسلم دایناوە. بەسی لە زەکاتە فەرمودەکانی ئەو پێغەمبەرە صلی الله عليه وسلم بەڵگەن لەسەر ئەوە کە خەڵکی بۆ خوێندن هانداوە. اطلبوا العلم ولو بالصين فإن طلب العلم فريضة على كل مسلم ومسلمة. باش لەم بارەیشەوە لە بەشی زۆری چاکەخوازانی دنیا جیاواز بووە، چونکو کەم کەس خەڵکی هاندابێ بۆ خوێندن لەو سەردەمانەدا. ئەمە شایەتی فەیلسوف و مێژوونووس و نووسەری ئەمریکی ویلیام جێمس دیۆرانت بوو کە لە ساڵی 1885 لەدایک بوو، لە ساڵی 1970 وفاتی کردووە. بۆ گەورەی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەم قسانەی وت. کاک بەختیارگیان لە مانگی مەولودی پێغەمبەر صلی الله عليه وسلم حەزەکەم هەست و نەستی خۆت دەربڕیت و ئەم مانگە بەتایبەتی لە سلێمانیە لە منتیقی خۆتانە لە کوردستانە چۆن گرنگی بەم مانگا ئەدرێت و جەنابەت هەست و نەستی خۆت چیە بەرامبەر بەم مانگا پیرۆزی مەولود؟ سوپاسانەکەم سەرەتا پیرۆزبایی یادی لەدایکبوونی پێغەمبەری ئازیزمان صلی الله عليه وسلم لە ئێوە و لە سەرجەم مسلمانان لە کوردستان و لە جیهانە ئەەکەم خوای گەورە بیکاتە مای خێر و بەرەکەت بۆ هەموو لایەکمان ئینشاءالله. لە ڕاستیە مانگی مەولود یادی لەدایکبوونی پێغەمبەری ئازیز یادکردنەوەی کەسێکی ئاسایی نییە، یادکردنەوەی سەردار و سەروەرێکە کە لە هەموو بوارەکانی ژیانە نەخشە و ڕێگا و پلانی بۆ داناوین. گەر ئێمە شوێنکەوتە و هەڵگری ڕێبازەکەی ئەو پێغەمبەرە ئازیزە بین، زۆرێک لە گیر و گرفت و کێشە و مشکلەکانی ژیانمان چارەسەرە بێت. بەڕاستی دوورکەوتنەوەمان لە پەیام و لە ڕێبازەکە و لە فەرموودە شیرینەکان و سنەتەکانی پێغەمبەری ئازیز فەوزا و ژیانێکی ناخۆش و نائاسوودەیمان بۆ فەراهەمێنێ. وەک ئەبینین ئەمڕۆ ڕۆژێک کە بەڕاستی بە دوورکەوتنەوەی خەڵکی لە پەیامەکانی پێغەمبەری ئازیز و سنەتەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەبینین تووشی چ ڕۆژگارێک و چ ژیانێکی ناخۆش و نەهامەتێنی. بەختیار یادەوەری تێ لە مانگی مەولووە لە مزگەوتەکان لە یادکردنەوەیە لە مەراسیمی ڕێخستنی یادی مەولود کە جەنابەت دەورەتە بۆ تایانە یادەوەریکی خۆشت هەیە؟ وەڵی کاک شێخ یادەوەریم زۆرە. من سپاس بۆ خوای گەورە بەبیرم نایە کە لە کەیەکەوانێ لە مزگەوت و لە کۆڕی زکر و لە مناسبەکانی مەولود و ئەمانەیە بەشداریم کردووە. مەولودم خوێندوێتەوە، مەولود نامەم خوێندوێتەوە، خۆم سەر کۆرس بووم لە مزگەوتێکا بووین لە کارەزەوش کە سپاس بۆ خوای پەروەردگار چۆن دەڵێ بەردی بناغ هێشتا مزگەوتەکە تەواو نەبوو. ئێمە بانگمان تیاوتوە مەولود مناسب لە هەشتاکانە مناسبەی مەولودمان تیا کردوێتەوە. شیلانخان سەرۆکی ڕێکخراوی شەماڵی کوردستان پێمان خۆش بوو جەنابتان بدوێنین. سەلامی خوا لێت. سەلامی خوا لە بەڕێزە زۆر سپاس. شیلانخان لە مانگی مەولودی پێغەمبەر صلی الله علیه وسلم جەنابتان وەکو ڕێکخراوەکەتان چالاکیتان هەیە حەزەکەن ئەو چالاکیانە ئەنجام بن چونکە پێغەمبەر صلی الله علیه وسلم وەفەرمودەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم زۆر باسی ژینگە پارێزی باسی مافی گیان لەبەران باسی مافی دار و درەخت لە شریعەتی ئیسلامە پانتایەکی زۆر لەسەر ئەم ئاکارە بەرزانە هەیە. جەنابتان چی ئەڵێن دەربارەی ژینگە پارێزی و هەروەها ئەم ڕێکخراوەی خۆتان لە ڕێگەی سنەتەکانی پێغەمبەر چۆن ئەبینن؟ سەرەتا سپاستانەکەم و پیرۆزبایی ئەم یادە لە سەرجەم مسلمانانی جیهان و مسلمانانی کوردستان و بە تایبەتی باڕێستانەکەم.
ئێمە گەوکو بوارەکەی خۆمان قسە بکەم بواری ژینگە کاتێک دەستمانیاوەتە ئەم خزمەتە بە خاک و نیشتیمان لە ڕوانگەی ئاەت و فەرموودەوە دەستمانیاوەتێ چکە ئەگەر ئەم خزمەتە ئەو دنیای لێ بە دەرکەی یاخۆت پاداشتی لێ بە دەرکەی هیچمان بۆ نامێنێتەوە بۆیە دەسەیتە هەر بابەتێک ئەگەر نیەتت خزمەتکردن بێ بە خاک وڵات بە عیبادەت بۆت حسابە بواری ژینگەش بوارێکی فراوانە ئەوەندەی لە دینی پیرۆزی ئیسلامە گرنگی بە بواری ژینگە دراوە کەمتر لە ڕووە دنیاییەکەوە و یاخود سەرچاوە دنیایەکان گرنگیان بەم بابەتەیەوە ئاەتەکان زۆرن فەرموودەکان زۆرن سەبارەت بە بواری ژینگە ئێمە چالاکیمان زۆرە بە بەردەوامی چالاکیمان هەیە بە خزمەتکردن بە بواری ژینگە وەکوتم سەرچاوەکەشی بۆ عادە ئیمانیەکەی ئەمان جوڵێنە بۆ ئەو خزمەتە بکەین ئێمەیەکێ لە چالاکیەکانمان کە ئەیکەین ئاودانە بە تیر و تیر و باڵندە و ئاژەڵەکان کە ئەمە وەکو قەناعەتی خۆم وەکو دین بە ئەو پەڕی چاکەی ئەزانم چکە فەرمودەیەکی حەزرەتی عومەر هەیە بە تەئکید فەرمودەیەکی حەزرەتی عومەر هەیە ئەفەرمێ باشترین چاکە ئەو بەخشینە جا ناڵێ ئەو بەخشین بە مرۆڤ چکە مرۆڤ بۆ خۆی دەسەڵاتی هەیە لەوانەیە بتوانێت ئاو پێیاکە بەڵام ئاژەڵ هەندێک جار لە وەرزی گەرمایە ئاژەڵەکان باڵندەکان ناتوانن لەوانەیە بە تایبەتی لەم بارودۆخەیە کە ڕۆژ بە ڕۆژ ساڵ بە ساڵ بابەتی ئەو کەم ئەکا لە سەرزەویە بۆیە ئێمەیەکی لە ئیشەکانمان ئەو بەخشینە بە باڵندە و ئاژەڵەکان کە ئێمە بە عیبادەتێکی زۆر گەوری ئەزانین و پێغەمبەری خوا فەرمودەیەکی هەیە درودی خوای لەسەر بێ ئەفەرمێ پیرێژنێک بەهۆی بنکردنی پشیلێک و کەنانی نایەتێ ئەچێتەوە دۆزەخ و پیاوێکیش بەهۆی کە ئەوەی ئاو ئەدا بە سەگێک ئەچێتە بەهەشت بۆیە ئەمە سەرچاوی کاری ئێمەیە و ئەتوانین لە یادی لەدایک بوونە کە بەڕاستی یادی لەدایک بوونکو بۆنە و یادەکانی ترنێ بڵین بە زیادێکە و بە سەرمانە ئەگوزەرێ ئەبێ ئەمە بە فعلی ڕنگدانەوەی هەبێ لە ژیانمانە کە ئەو چی کردووە ئێمە بەشێک لەوەی کە پێمان ئەکرێ زیندوی بکەینەوە لە ماڵەکانە ڕێکەوتۆ جەنابتان بەشداری یادی مەولودی پێغەمبەر بکەن و خۆتان سەرپەرشتی بکەن و بەڕێوەبرن ئافرەتان چەنێ بە حەماسن بۆ یادی مەولود بۆ سڵاوادان لە پێغەمبەر بۆ پرۆژە ئیمانیانە کە جێبەجێ بکەن بە دڵنیاییەوە ئەتوانم بڵێم لە زۆرێک لە بۆنە و مەولودەکانە بەشداریم کردووە و سەرپەرشتی مەولودەکانم کردووە سواز بۆ خوا مانگی مەولود لە ناو کووردا مانگێکی زیندوو ڕائەگرێ ئەوەی پێت بکرێت لە دەسەڵاتی خۆتا بێ بۆ ئەو مانگە ئەیکەی هەم لە بەخشین هەم لە زیندووکردنەوەی سونەتەکانی بەڵام پێم وایە بە قەناعەتی خۆم کەمتر لەوانەیە بۆنەیەک بێ و یادێ بێ بە سەرمانات تێپەڕێ ئەگینە ئەم بۆنێ وەکوتم بۆنەیەکی ئاسایینێ ئێمە لە مانگێکا گرنگی پێبین و دواتر وازی لێبێنین ئەتوانین ئێمە بە بەردەوامی ئەمە بکەین چکە بەداخەوە ئێمە ئەڵین یادی ئەکەینەوە سەڵاواتی لەسەر ئەدن بەڵام گرنگترین شت بۆ ئێمە زیندووکردنەوەی سونەتەکانیەتی من هەمیشەوەی کە معجەبی پێغەمبەری خوام درودی خوای لەسەر بێ مامەڵەی جوانێتی لەگەڵ خەڵکە کاکشێخ یعنی دین مامەڵەیە دین مامەڵەی جوانە لەگە خەڵکە خوای گەورە نوێژ و ڕۆژوێکی لە من ناوێت کە لەگە خەڵکە خراپم تۆ ئاگات لە منە لە ماڵەوە ئاگات لێم نییە کە من چی ئەەکەم بەڵێ ئاگات لێ نییە کە من چی ئەەکەم ئەگەر شەو ڕۆژ سرم لە سەجدەیە بێ بەڵام لەگە خەڵکە خراپم لەوانێ بڵێم نوێژەکەم عیبادەتەکەم بە هیچ ئەچێ بۆیە جوانترین شتێکە ئێستا لەم مانگی مەولودەیە زیندووکەینەوە مامەڵەی دروستە لەگەڵ بەرامبەرە بەداخەوە هەندێک کەس چێژ لە شکاندنی بەر بابەتی ژیانی پێغەمبەر سەلام هەڵوێستەکردن لەسەر موقیفە جوانەکانی پێغەمبەر سەلام ڕەنگە جەنابتان لە غەربا لە بەتایبەتی جەنابتان کە لە ئوسترالیا ژین ماوەیەکی زۆرە جەنابتان پێشتر لە پاکستان بوون و لە ئێران بوون و دوای چوونەتە پاکستان و دوای زیندانی لە عێراق و لە کوردستان ومانە کە ڕوتان کردوتە وڵاتانە و ئاوارە بوون دوای لە ئوسترالیا گیرساونەتەوە مدەتێکی زۆر ڕەنگە 20 ساڵ زیاترە 20 ساڵ لە ئوسترالیان جنابتان سەر شارەزان لە جالی ئیسلامی لەوێ مسلمانان لەوێ خەڵک و ڕۆشنبیری ئەو وڵاتە چەندێک ئیسلام ئەتوانێت لە غەربا لە ڕۆژاوایە جێی خۆی بکاتەوە لە بەس بە شێوەیە کە داوایەکی هەیە من کاریگەری زۆری هەیە لە ناو غەربیەکانە
ئاسەواری ئەم دینەی محەممەد صلی الله عليه وسلم لە ئوسترالیا لای ئێوە چییە؟ شتە جوانەکان لەوێ بەدیتان کردبێت ئەم چەند ساڵە زۆر شتی جوانتان بینیەوە بەڵام ئەگەر بیرتان بێ بەسەرهات و چیرۆکی مسلمان بوونی خەڵک یان کاریگەری ئاەتەکان کاریگەری ژیانی پێغەمبەر صلی الله عليه وسلم لەسەر خەڵک ئەگەر بەسەرهات یا چەند بەسەرهاتێکتان لەبێ پێمان خۆشە باسی بکەن. وڵاهی کتێبێکمان نووسیوە ئێمە ناودارانێک مسلمان دەبن. ئەمە بریتیە لە بەسەرهاتی 20 کەس لەو گەورە پیاوانەی کە دکتۆرایان هەیە، ئەنجا پرۆفێسرن، ئەنجا اختصاسین لە بابەتەکەی خۆیانە، یاخود زانایەکی هەڵکەوتوو ناودارن، یا ئەوانەی کە سەرۆکی دەستەیەکی بەگاورکەرن. بەڵێ تەبشیرن. باشە، ئەوەشی تایە، ئەوەش تایە. باشە، ئەنجا ئەمانە بۆچ مسلمان بوون؟ بەتایبەتی لە دوای 11 سپتەمبەرەوە کە ئەمریکا بە دەسیسی خۆی ئەو دوو تاوەرەی ڕووخاند و نای بەسەر مسلمانانە و بۆ ئەوەی زەربەیەکی زۆر گەورە لە مسلمانان بدات و ئیسلام ناشرین کا لە پێشچاوی غەربە، بەڵام خوای تەعالا بە دژی ئەو گێڕای ئەم پیلانەیە. ئەویش ئەوە بوانێ کە خەڵکی ئەیانوت باشە ئەم ئیسلامە چییەوە ئاوا باس دەکەن، با دراسەیەکیکەن بابی خوێن بزان چییە، چونکو ئەوەنەی کە خەڵک لە پێش 11 سپتەمبەر و حتاوەکو ئەو ڕۆژەی کە خەڵک ڕێکەوتۆتە ڕۆژ ئاوا چەنە مسلمان بوون، لە دوای 11 سپتەمبەرەوە ئەو نەزیاتر خەڵک مسلمان بوو کە خەڵکە ڕۆیشتن دیراسی ئیسلامیانە کرد کە ئیسلام چیە و بزان چیە، خوای تەعالا هیدایەت تێدان و ئەبوونە مسلمان. جا خەڵکێکی زۆر الحەمدولیلا ڕوو لە ئیسلام ئەکات. و ڤیددیۆیەکیان بۆ ناردبووم، ڤیددیۆکە بە ئینگلیزیە کە سەرژمێری باسەکات کە ساڵانە لە ئەمریکا چەندە مسلمانە بێ، لە بەریتانیا چەندە مسلمانە بێ، لە ئەڵمانیا چەندە مسلمانە بێ، لە ئوسترالیا چەندە مسلمانە بێت. ئەمە سەرژمێرەیەکی تەواوی تایە و ئەڵێت ئیسلام سەریعترین و وەکۆڵێن تیژترین دینە بۆ بڵاوبوونەوەی لە ناو خەڵکە. الحەمدولیلا خەڵکێکی زۆر ڕویان کردوتە خواوە، الحەمدولیلا مسلمان بوون. یان تەسەوەرەکەی تۆ زیاد لەوە کە جالێ ئیسلامی الحەمدولیلا هەیە لە وڵاتانە. ئێستا شاری ئێمە زیاد لە 11 مزگەوتی تایە. چ شارێ بەمەسە؟ شاری برێزبن. ئەنجا لە کاتی خۆی لە پێرت بووین، پێرتیش تقریبن دەوری 12 مزگەوتی تیاوە الحەمدولیلا. ئەمەسا لە ناو مزگەوتا قورئان خوێندن و چیەکەن لە مزگەوتا تۆ تەسەورەکەی لە نوێژی بیانیە 3 سەف خەڵک بێت بۆ نوێژی بیانی لە وڵاتە. یعنی باوەڕکەوە مزگەوتی کە من نوێژی تیاکەم ماشاءالله عیشان و بەیانیان یان زیاتر لە 3 سەف خەڵگیان بۆ نوێژ بیان. ئەنجا لەو مزگەوتەیە کە من نوێژ تیاکەم نزیکی 120 قوتابیان هەیە، قوتابی قورئان. ئەمە ئەم دایک و باوکانە ڕۆیشتون مامۆسایان بە پارە ئەدەن بە مامۆساکە بۆی کە مامۆساکە وەکۆڵێن دەست بەتاڵ بێ بۆ دەرزی ئەوان. یەکی مانگی $100 بۆ ئەدەن بۆ ئەو مناڵانە. ئەو مزگەوتی ئێمە 120 قوتابی تایە. ئەمە لە کاتێکا کە نوێژی بەیانی ئەکەن دێن دەرزەخوێنن، نوێژی بەیانی. باشە. ئەنجا لە نوێژی بەیانیەوە کە دەست پێکە تاوەکو خۆرکەوتن ئەمە ئەم ماوەیانە. لە ناو ئەم 120 قوتابیە نزیکەی 60 کەسێکیان تەواوی قورئانی لەبەر کردووە. الحەمدولیلا ئیقباڵێکی زۆر باش هەیە، ڕوولکردنە ئیسلامێکی باش هەیە لە غەربە. ماوەسا ئێوە لە ناو ئەو وڵاتانەیە ئەژین، لە زۆر تیاژین. ئاکاری جوان، هەڵسوکەوتی جوان، مامەڵەی جوان، ئەو شتانی کە بڵین لە غەربیەکانی بین جوانە. ناکرێ مسلمان بەڕاستی جوانی لە هەموو کەسێ بسێنێتەوە بڵێ هەر خۆم جوانم، هەم خۆم شتی باشم هەیە. ئەو ئەخلاقە جوانانە چی لەوانە بینوتانە؟ وەڵاهی مامۆستا شتانێک کە من بینیومە لەوێ، ئەگەر خەڵکی خەریکی نووسینی خراپەکانیان بن، من چاکەکانیانم نووسیوە. نووسیمە. ئەلبەتە 13 مەقالەم بڵاو کردوتە لەو بارەوە و با نمونەیەکیانە بۆ بگێڕم لە خزمەتە. من لە ساڵی 2000 چەند بوو، 2005 بوو، 2010 بوو، یان لێکێ لەو ساڵانە بوو کە هاتمەوە بۆ ئێرە
مناڵەکان لەوێ حەدیقەکەیان هەڵپاچی بوو بە گەڵاو گۆڵ و شتێک کە زیابوو بێ کۆیان کرد بۆ ئەنجا حاویەکیان بۆیە ناو بینێک ئەو جێگەی خۆشخاڵ کە تێکەن بەڵام تیان نەکردوم منیش کە ڕۆشتمەوە تەماشام کردەوە زۆر هەڵبژاوە لێ و کۆکراوە تۆمانە وتم باش ئیشم چییە بان باش پیاکەم وردەوە دەیخەمە ناو حاویەکەەوە من خەریک بووم دەستمدا بووە ئەوەکەوە باوەشی پیاکەم و بیخەونەوە دوو باوەش وازم سێ باوەشم تێکرده بوو دراوسەکەمان کە چاوی تێمەوەیە من ئەمەکەم هات بۆ لام دەستکەشی لەدەست کرده بوو بەدلەی لەبەر کرده بوو عەرەبانەیەکی دەستی هێنا بوو وتی من هاتووم یارمەتی تۆ بە وتم زۆر سپاس دەکەم یارمەتیم ناوێت ماڵ تاوا بێ و سپاس دەکەم وتی نا من خۆم گۆڕی و هاتووم یارمەتی وە وەرە بابە چاک باوکو چاک و دایکە چاک نامێ یارمەتی وتی نە بەخوا هەرە بێ یارمەتی بوو خەڵکی ئەوێ بوو خەڵقی ئەوێ بوو بەڵێ ئینگلیس ئەنجا وەڵا باوەشی کرد بە هێنتوندە باشە ماڵ داوا بێ فەرم با دەست پێ بکەن دەستمان کرد بەوە تاوەکو ئاخر گەڵا لەگەڵمان خەریک بوو ئەم بینەمان پڕ کرد و ئەوە کرد دەویستی لە قۆخەکانی کانیزانی لای شلێری شەشتی وا دەزەکەوێ ئاوا یارمەتی ئینسان بە دراوسێ تۆ ئەونا بە تەنگی دراوسێکە تۆ بیت ئاوا یارمەتی بدەیت جوانە دراوسەیەکی تری شتێکی تر لە دراوسێ بۆ بگەرمەوە هەر لە دراوسەی ئوسترالی ڕۆشتی نەگەڕێکێکی ترەوە لە گەڕێکێکی ترا بووین لەو گەڕەکە نەمانەزانی کە کەی تەنەکەی خۆڵەکان ئەبەن ئۆتۆمبیل دێت و چونکو لە هەفتەیەکە جارێکەی بەن لەوێ ئەو تەنەکەی خۆڵانەش وەکو ئەم ژینە گەورانە وایە نایلۆنە گەورانە پلاستیکە گەورانە کە داندن تا هەفتەیەکی ترەگەر هەفتەکە نەبران لەوانەیە بۆن کات و خراپ بێتەوە ئێمەش تازە ڕۆژی بووین ئەوێ یەکەم ڕۆژ بوو یا دوم ڕۆژ بوو تەماشام کرد بەیانی ئەم تەنەکەی خۆڵانە لەسەر شۆسەکەیە بە خێزانم وتم تۆ بردووتە بۆ سەر شۆسەکە وتی نەوەڵا منیش وام زانی تۆ بردووتە وتم نەوەڵا منیش نەمبردووە ئەی خوا کێ بردوێتێ دوایە ئێوارە لای دەوری عەسوورەمانە پیرەژنێک بە لارەوە بە تەقریبا دەوری هەفتا و قسوور ساڵە بوو لەگەڵ کچە مەعاوقەکە هاتن بۆ ماڵمان و بە خێراتیان کردنوی خۆشحاڵکەوە هاتوون بوونەتە دراوسێمان و ئەوە من تەنەکەی خۆڵەکانم بردە سەر شۆسەکە چونکو ئەمزانی کە ئێوە تازە هاتوون و نازانن کەی تەنەکەی خۆڵەکانە بن بۆ ئەوەی هەفتەیەکی تر نەمێنێتەوە بۆن نەکات من بردوومەتەوێ دەوتم هەزار جار ڕووی باوکو دایکە سپی بێ خوای دایک مامۆستا لە هینە شتێکی دکتۆر عەبدوڕەحمان سمەیدعیم بیرکەوتەوە کە ئەو بانخواز و خێرخوازە زۆر گەورەی مسلمانان کە زۆر مەشهورە و جنابتان دیارە شتان زۆر لەسەر بیستووە کە زیاتر لە 11 ملیۆن و خەڵک سەری دەستی لە ئەفریقا مسلمان بوو هەموو ژیانی 30 ساڵی عمری لەناو ئەفریقا لەناو ئەو نەخۆشی و لەناو ئەو برسێتی و تینوێتیا بردەسەر تا ئەوفاتی کرد لەو دەوڵەمەنی کوێت ڕای کرد و ڕۆشتە ئەوێ خۆی و ماڵ مناڵی جام پیاوەشتێکی جوان باسەکە من 10 ساڵی دوای کولەی تۆبم لە کەنەدا بووم لە کەنەدا فێری لە یەکێک لە کەنیسەکانی ئەوێ منەظەماتی خەیری ئەوێ فێری چۆنێتی ڕێکخراوی خێرخوازی بووم ئەڵێ ئەمە چاکەیە کە منە بێ بێڵێم بەڕاستی من لە مەسیحیەکانەوە فێری ئەم پرۆژە خێرخوازیانە بووم یعنی ئەو دانان بە حەق و جوانی ماوەسا زۆر زەڕۆری ئێمەی موسڵمان بەڕاستی لەمە دەرچینە ئەم نەزرە ئیستیعلاییە چی ئێمەی گرتو بەڕاستی زۆر جار کە دان بە حەقی خەڵکی ترانانێ لە ڕاستی تێنەگەیشتنە ینا ئەگەر تێگەیشتن بێت سن تەماشاکەیت پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم باسی حاتەمی تایی کات کە ئەمە خوای تەعالی خۆشەویستووە چونکو کابرایەکی سەخی و نان دەبووە یا باسی فڵان کابرای عادلی ئێرانیە کات لەبەرەوە خوا خۆشیوە چونکو ئەمە عادل بووە ئەمە لە ڕاستیە تێنەگەیشتنە کە ئێمە ئەو حەقانە کەتمەکەین ئەگیناگە لە شتێکە شوێنکەوتی پێغەمبەر بن صلی الله علیه و سلم حەقانە کەتم ناکەین هەر بۆ وڵاتی خۆشمان ماوەسا تۆ ئەم پێکەوە ژیان زۆر گرنگە کە مسلمان
تەبەنی بکە ئیشی تێ کاک حاجیانەمە لە لادەکانی خۆمان لە کوردستانە یادی مەولودی پێغەمبەر صلی الله علیه و سلم زۆرە کرا ئێستش لە ناو شارە ئەم یادە چۆن بوو ئەوسا والله بڵێم چی مامەستا ئەو یادە هەر بۆ لە قەدیموان ئێستا نەبوو وەختی خۆی مزەفەر شا کردوێتی و تێگەشتی و تەنانە خەوی بە پێغەمبەر صلی الله علیه و سلم چۆتە مەدینە لەوێ کە ئەو جوولەکانە ویستیانە جەنازەکەی بدزن ئیتر پێیاتر لەوە ئەو مەولۆی داهێناوە تێگەشتی ئینتر هەر بەردەوام بوو هەتا ئێستا خەڵک لەمەیە مەشغوڵی عیبادەتە بێ مەشغوڵی سڵاواتە بێ مەشغوڵی شتی باشە بێ ئەگەرەوە نەکا ڕەنگە بچێشتی خراپ بکە ئەرە وەڵڵا لەوانە بچێشتی خراپ بکە بە مناولا بچێت هەزار شتی خراپی لە دەستێ بیکە بەڵام ئەمە شتێکی باشە چەنەها مناڵ و چەنەها خەڵکەگەڕێتەوە سەیریشتی باشی تیاکە تێگەشتی بەسەراتی خۆشی تایە چەندین بەسەرهاتی تیاکە لەباری پاشاکان و لەباری خەڵکەوە کە ڕوویدا و بۆ خەڵک دوعای سەری تۆ ئەی دەربارەی مسلمانێتی و ئیمانداری ئەوسا بۆچی ئێستا ئەوسا زۆر باش والله ئەوسا باش بوو تا ئێستا وردەوە لەسەر دین لاواز بوو برا ناشکری نەوێ دینی ئەو سەردەمە و دینی ئێستا عەرز و ئاسمانی فەرقە وایانە لە هەموو شتێک و لە هەموو ڕوویەکەوە هۆکارەکەی بەرەو ئاخر زەمانە چین و هۆکارەکەی بەرەوەی ئەم حیزبانە وایە لەم خەڵکە کردووە بە ناوی عنواعیشتەوە زەفەران بەندی نەبردووە هەر یەکە بە نەوعێک تێگەشتی ئەوەی مەسەلە هیچ کەم نییە کاک بەختیاریان پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەفەرمێت ئیماندار ئەوەیە کە خەڵکی لە ماڵ و سامانیان ئەمین بن بەرامبەر بە تۆ ینی ئەو کەسە خیان لە ماڵ و سامانیان نەکە و مهاجریش کۆچەری کێ لە ئیسلامە بریتێ لەوەی کە لە گوناه و لە تاوان کۆچ بکات و تەوبە بکات و ڕووکاتە خوا ئەم پێغەمبەرە ئازیز ئێمە صلی الله عليه وسلم کە خوا وەصفێکا لە قورئانی پیرۆزە خوای گەورە أفرمي وما أرسلناك إلا رحمة للعالمين تو رحمتي بو هم عالم بو هم جهان كان بو دنيا وقيامة لقيامة شهادة ما لي برنايا لسر بردي صراط شفاعت من بوكا أم رحمته شو نبيني كاغوتاش شكرا بيجي بخرت بي سرچاو ما مصايب الرئيس بيروز باي مانگي مولود دا خوم دا مسلماناني كردستان بتايبتي ومسلمانان جان بقشتي اكم هاتني بيغمبر صلى الله عليه وسلم يعني براسي حاول ڕزگارکەری ئینسانیەت بوو وەکخوا پێغەمبەر صلی الله علیه و سلم خوا فەرمێ وما أرسلناك رحمة للعالمين يعني ڕەحمەتە بۆ هەموو ئینسانەکان يعني بە هەموو فکر و جۆر و جیاوازەکانەوە هاتنی ئەم پێغەمبەرە يعني گرۆی ئادەمیزاتی بەرەو ئارامی و بەرەو خۆشبەختی و بەرەو خۆشگوزەرانی برد چەوسانەوەی نەهێژ ڕزگارگەری مرۆڤایەتی بوو کاک بەختیار سەرەتایی دینداری و عیبادەتی خۆت شتێکت لە یاد نییە بەسەرهاتێکی خۆش شتێکی ئاوا کە بەڕاستی زۆر کاریگەری لەسەر تۆ هەبوو بێت قورئان بوو بێت مامۆسایەکی بەڕێز بوو بێت پێشەوایەک بوو بێت زانایەک بوو بێت کە کاریگەری لەسەر تۆ ئەخلاقی جوانی کەسێک چەند کاریگەری لەسەر ئینسان دروست دەکات کە ڕۆشتێکی زۆر جوانی مسلمانانە لە کەسێ بینی کابرا ئەبێتە هۆی هیدایەت بوویت وڵی بڵێم ئێستا شتەکان هەیە بەس ئێستا لەم کاتیالۆ شتێکی وام لە یاد نەبێ بەڵام بتأكيد ئەو کەسانەی کە یعنی بەڕاستی ڕوو لە دینن هەمان کاریگەریان لەسەر ئینسانەکانی ئەمە بۆ نمونە کابرا کە بەڕاستی دیندار بوو مەسەلەن نازانێت فێڵ بکە نازانێت درۆ بکە نازانێت خیانەت بکە نازانێت گەندەڵ بێ ینی سەرێکت لە هەر شوێنێکە کەسێک ببینی بەڕاستی ڕوو لە خوا بێ بەڕاستی دیندارێکی حەقیقی بێ لەو شتانە بەدورێت لەبەروی هەر کەسێک ببینی لەوانە تۆ تەئسیر و تێگە لە یادی مەولودی پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەم یادە تۆ چۆن سەیرێکی پێت خۆش ئەم یادە لە مزگەوتەکانە کاکرێتەوە لە ماڵەکانە کە یادی مەولود دەکرێت یادی لە دایکبوونی پێغەمبەر صلی الله علیه وسلم یادی سنەتەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم وەڵام مامۆستا جان ئەمە یادێکی زۆر بەڕێزەوە زۆر خۆشمانەوێ و هەمومان خۆشمانەوەی کە ئیسلام بێ ئەوەی کە ڕووکاتە خوای گەورە و خوای گەورەی ناسیبێ ئەو پێغەمبەرە صلی الله علیه وسلم ناسیبێت ئینشەڵڵا هەموو کاتێک ڕێزی لێگرین و بەڕێزدار سەریەکەن ئینشەڵڵا کاتی خۆی لە لادێکانە ئەگەر بیرت بێت جەنابەت لادێ خۆتان ناشوێنەکەن چۆن ئەم مەولوناماکە وەڵای مامۆستا من دەمێکە ماڵمان لە سلێمانیە لە لادێ ئێمەیان نەکراوە بەڵام لەم لادیانەی سایەکە ئێستا چێکرێ یادێکی زۆر بەڕێزە و حرمەتێکی باشیشە بۆ خەڵکەکەش و ئینشەڵڵا بۆ ئەویش ئینشەڵڵا وەڵای ئینشەڵڵا زۆر ڕێزدارە بێ و ئینشەڵڵا ئێمە بەبێ ئەو هیچ شتێکمان بۆ ناکرێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم زۆر خۆشەوێت ئەرە بەخوا زۆرم خۆشەوێ و هیوادارشم ئینشەڵڵا بە خزمەتی بکەم بە پشتیوانی ئەو خوای گەورەیە نصیبتی بکەیت ئینشەڵڵا بەخوا دەستمان سپاس ئێمە وەکو موسڵمان ئەگەر
پیادەی ئەو فەرمایشە زێڕینانەی ڕەسوڵڵا بکەین پێم وایە لە ژیانە کەم و کوڕیەکان و نوقسانیەکان و دژواریەکان و ناخۆشیەکان و دڵ ئەزیادانەکان زۆر کەمە بێت و یعنی ژیانێکی بەهەشیانە لە دنیا دروستە بێت لە سایەی فەرموودە شیرینەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە سایەی پەروەردە جوانەکەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. هەر کەسێ ئیمانی بەخوا و بە پێغەمبەر و بە ڕۆژی دوای و بە ئەرکانەکانی ئیمان بێ جێگەی خۆیەتی پیادەی ئەم فەرمودانە بکە. ئەگەر پیادەی بکات لە دنیا سوودۆ نەبێ، هەم بۆ دنیای وە ڕوسوری شەوێ لە حزوری پێغەمبەری خوا و لە حزوری ساڵحین و پیا و چاکان و خواناسانی دوا ڕۆژە. لەبەرەوە جێگەی خۆیەتی هەمومان بەو پێیە و فەرمودەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە بەڕێز و ئێسا خوۆنتۆ ئێمە جێبەجێ بکەین، هەروەک ڕێزی دراوسێ، ڕێزی میوان، کەم کەلامی، کەم قسەی کە زۆر زەرورە. ئێمە سەحابە بەردیانە خستە سەر زمانیان ئەوەنەی کە قسەیە نەکەن دڵی خەڵکی ئازار بن، ئەوەنەی ئینسان لە قسەیەکی خراپ پەشیمانە دائیمە کە بیرێکات و بێتاقەتە بێ پێی، بەڵام قسەیەکی چاک و ڕێک و پێک و خواناسانە و فەرمودەیەکی شیرینی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم حتا قیامەت بیری کردووە تۆ دڵ و پێی خۆشن. لەبەرەوە جێگەی خۆیەتی ئێمە ئەم فەرمودە شیرینانەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بکەینە کاڵای باڵامان هەتا لە ڕۆژی قیامەتە بە دیداری ڕەسوڵ الله صلی الله علیه وسلم شاد بینە. کاسمی لە لادەکانی کوردستانە زۆر گرنگی بە مەولونامادرا و بە تایبەتی ساڵەکانی هەشتا جەنابەت بیرتێت بەڕاستی یعنی کەش و هەوایەکی معنەوی زۆر گەورە و زۆر خۆش دروستە بووچکە منفەزێکی زۆر گەورە بوو بۆی کە خەڵک کۆبێتەوە لە مزگەوتەکانە، گەنج کۆبێتەوە و خەڵک تربیە و پەروەردەی ئیسلام وەربگرێت. ئەو سەردەمانە جەنابەت چۆن هەڵەسەنگێنی؟ چ خۆشیەک لەو سەردەمانە هەبوو؟ چ شادمانیەک لەو کاتانە هەبوو بە تایبەتی کە لە مۆلۆکانە بەشداریمانە کرد؟ وەڵا الحەمدوللا لەو سەردەمانەیشە و لەو سەردەمانەیشە ئەمڕۆ شەرەکرێ، سوپاسی خواکەین، ینی ئەوە نەوێ بڵێین ئەمڕۆ ناکرێ، بەڵام بەپێی ئەو زروفە و بەپێی ئەو ئاستە خوێنەواری ئێمە ئەو کاتەی کە سەرەتایەکمان بوو ینی بەڕاستی تام و لەزەتێک و خۆشیەکی تایبەتی خۆی هەبوو. هەرچەند سوپاسی خواکەین ئەمڕۆژ لە زۆر شوێن و لە زۆر مزگەوت و لە زۆر بنکە یادی لە دایکبوونی پێغەمبەری خواکە صلی الله علیه ئەکرێتەوە بە شێوەیەکی دروست و بە شێوەیەکی جوان کە تەطبیقی لەگەڵ ژیاننامەی پێغەمبەری خوا و لەگەڵ سونەتی ڕەسوڵ الله صلی الله علیه وسلم ئەوە شتێکی هەر زۆر جوانە و من زۆر لەگەڵ یامەی زۆر پێم خۆشە و ئێمە گەر یادی ڕەسوڵ الله نەکەین و یادی کێ بکەینەوە، ئەگەر یادی سەرۆرمان نەکەین و یادی کێ بکەینەوە. بەڕاستی حەقە هەموو سەعاتێک و هەموو کاتێ بخەینە سەر چاومان ڕەسوڵ الله صلی الله علیه وسلم، پێغەمبەری صلی الله علیه وسلم لەو بەری پردەکەوە بفەرمێ اللهم سلم أمتي سلم أمتي. دەربارەی یادەوەری لە خزمەت باوکدا و پەروەردەی خێزان دایک و باوکت چ نمونەیەکتان لایە لەسەر ئەو شتە جوانانی باوکە کە بیرە مابێت، ئەو ئەخلاق و ئیمانە جوانی کە لەو وەرگرتووە، لەو بنەماڵی باوکە وەرگرتووە؟ خوا جزابەتە، خوا لە ڕاستیە خوا لە گوناهی باوک و دایکم خۆش بێت و ڕۆحیان بە بەهشتا بێ لەگەڵ مردووی ئێوە ئینشاءڵڵا. شتی زۆر نایابیان هەیە لە زمنی ئەوانە کە شتێک هەرگیز لە بیرم ناچێتەوە. جسان بوو لە پەنای زۆپاکەمانە دانیشتە بووین لە پێنجێن زانە و ئەنجارە زۆپا سوور بۆ تۆک و دەنووکی کەوی لێ هاتووە و تەنەکەی ئاوی لەسەر و ئاو لە حەوتچینە کوڵێت و ئەفەرمووی باوکەم کوڕم منیش ئاوا لە دەوری 56 و ئەوانەیە بووم، کوڕم حەزەکەی بوو خەنە ناو ئەو زۆپاوە و سووتێت نەوەڵە جاکی حەزەکە. ئەویش فەرمووی ئەگەر درۆ بکەیت و ئەگەر دزی بکەیت و ئەگەر بێگوێی باوک
و دایک بکەیت و دڵی دایک و باوکت بێشێنی و دڵی دراوسەکان بێشێنیت خوا ئەو خاتە ناو ئاگری جانەم. ئاگری جانەمیش لە چاوم ئاگرا ئەم ئاگرە لە چایەوەکو وایە بە حەوت ئاوشۆرا بێتەوە. منیش مناڵ بووم عەقڵم پێ نەشکا کە ئاگر هەر ئاگرێت یعنی چی بە حەو ئاوشۆرا بێتەوە. ئەوە لە دوایە حاڵی بووم ئەڵبەتەوەش هینێکی ترەیە. ئەم تەئسیر و کارکردی ئەمە چی بوو لە دەرونی منە؟ ڕۆیشتین بۆ باخی ئێمە باخمان بوو لە دێکۆن کە ڕۆشتین بۆ باخی لە ڕێگا باخی تر هەبوون لەسەر جادەکە لەسەر ڕێگەکە ترێیان هاوڵبۆڵ بوو دەستمان ئەبرد بۆ ئەوەی لە ترێکە بکەنینۆ لێ بخۆی قسەکەی باوکم من بیرەکە دەستمە گێڕادەوە نەوە خوارد. ئەرێ وەڵڵا کاریگەری ئەو قسانەی ئەرێ وەڵڵا ئەرێ وەڵڵای ئەمە یەک. باوکم خوا عافی کە یاخوا مناڵ بووم زستانی پێنجەن ساردە بە تایبەتی کاتێک کە بەفریش ئەبارێت و ئەنجا سایەقەیە بێت و ساماڵە بێت دنیا هەر زۆر ساردترە. بەیانیان لەگەڵ خۆیان هەڵیەساندم و ئەیبردم بۆ مزگەوت. خۆشی یەکەم کەس بوو کە دەرگای مزگەوتیە کردەوە. دایکیشم خوا عافی کە یاخوا هەر ئافرەتێکی مسڵمان بوو ئەی پیاوەکە ئاخر ئەمە مناڵە نوێژی لەسەر واجب نەبووە تۆ بەم سەردی و سەرمایە بۆ مناڵە داماوە بەی بۆ مزگەوت. ئەی ئافرەت ئەیفەرموو ئافرەت با ببێ بە بەشێک لە کیانیە لە وجودیە لە قەوارەیە من ئەمەوێت خۆی پێوە بگرێت عادەتی پێوە بگرێت ببێ بە عادەت لە لای ئەم عیبادەتە وای لێبێت بێ بە جزئێک لە نەتوانێت تەرکیبە. وەڵڵا نەخۆش بووم کە گوێم لە بانکەوە بووە لە خۆتبەی خەتیبەکەەوە کاتێک کە ئەو قسانم بیرکەوتۆ ئینەکەی باوکم هەڵتامەتی سەر پێ ڕۆشتوم و نەخۆشیەکەەوە نییە چم بۆ مزگەوتەکە. کاریگەری زۆر ئەجایبی بووە. جا یەکێکی تر لەوانەی هی دایکمەوە بۆ بگەڕم. تقریبان عمرم بوو بە 14 ساڵ من لە 13 ساڵیە باوکم شەهید بوو دوو ئامۆزامان شەهید بوون و ئەنجارە من وازم لە خوێندن تقریبان هێنا خوێندنی ڕسمی بە لامەشم خوۆن لای مەلەکانی پێنجەن مەلەکانی پێنجەن مەلا تەڵەبەی باوکم بوون کاتی خۆی. دوکانمان بوو باوکم دوکانیشی بوو ڕۆشتمە سەر دوکانەکە و دەستم کرد بە ئیشکردن و بەڵێ 3 مانگی بەسەراچوو دەوری پێنجەن گیراوە جارێکی تر و سوتا پێنجەنوێ مچون بۆ بایەوە لە بایەوە چون بۆ مەریوان و لە مەریوانە تقریبان بووم بە 14 ساڵ دوکانم دانا لەوێ لە مەریوانە لەسنە شتم ئەهێنا بۆ دوکان 400 تمەنی کابرایەکی یەهودی کەوت بۆ لام پێی نەزانی جوولەکە. دوکانارەکانی ڕەفیقم کورە ئەمە فرسەتە خوا بۆی ناردی تکەیەکی چۆر نەکەی بێیتۆ. دایکیشم خوا عافی کە خوا فەرموو ڕۆڵێکیان ئەم پارەیە نەخۆی ئەمە حرامە بە تۆ خوا لە ڕۆژی قیامەتە ئەم کابرا جوولەکەیە داوای دینەکە لێکات چیەکەی وەڵڵاهی بۆم بردەوە بۆ کابرای یەهودی 400 تومانەکەم بۆ بردەوە بۆی نەخوارد. تەسیر و کاریگەریان زۆر بوو لە ئەوە. باوکم خوا عافی کە خوا زۆر ئەترسا لەوەی کە بم خاتە مەکتەبەوە لە مەکتەبە عەقیدەم زەدە ببێ. بە زۆری دەرچووەکانی مەکتب نوێژیان ناکرد و قماریان نەکرد و عارەقیان نەخوارد و لە جۆر شتانە ئەویش زۆر لەوە ترسا. خستمیە بردمی بۆ مەکتەب لە مەکتەبی پێنجۆنی ابتیداییە ئەو کاتە حەسەنەفەنی مدیری بوو لە سنفی سیا کە ئیمتیحانیان کرد لە سنفی سیا دانام. 2 مانگ 3 مانگ شتێکی وا خوێندم و لە دوایە دەری هێنامەوە. ساڵی داهاتوو بردمی بۆ ئیبتیدایەکەی بلکیانی ئیبتیدایی لەوێ عینەشت لە سنفی سیا دانامەوە. 2 مانگ 3 مانگ تەواو کرد لەوێش دەری هێنامەوە. لە ساڵی 59 مەکتەبی ئێوارانی کراوە لە مەکتەبی ئێواران کراوە بردمی قسمی مەکتەبی ئێواران و لە مەکتەبی ئێوارانە سنفی 4 دایاننا. ئەو ساڵم تەواو کرد دەچووم بۆ 5. مەکتەبی ئیبتیدایی ئەوقاف لە هەوەبجە دروست بوو منی لە سنفی 5 دەرهێنا بردمی قسمی سنفی 1 ئیبتیدایی ئەو مەدرسە دینیە.
خەڵکی پیانەوت مەلە حاوەن باوکم برام ئەمە گوناح دەکات و 5 ساڵی ئەم کوڕە بۆ فەوتێنی هژەی فەرموو پیانەی فەرموو باشە ڕۆژی قیامەتە خوا محاسبەی کردم ئەرە حەمە من تۆ ئەم کورتە بۆ نەخستە ئەو مەدرسە دینی و لەوێ تەفسیریان پێ و حەدیسیان پێ و شەرعیان پێ و قورئانیان پێ و باشە من بڵێم وەڵا لەبەرەوە 4 ساڵی 5 ساڵێ فۆتە خوا هەرگیز ئەومە لێ قوڵ ناکات ئەوان دەیان و کەیفی خۆتە برە خوا بووکە وەڵاهی خوا حەقی ئەو 4 ساڵەی بۆ کردمە لە ئەخیرە لە ئیمتحانی خارجی بدا لە ئیمتحانی خارجەکە کە لەو کاتە لە دەربڕوو لەبووم ئەو 4 ساڵی قەرەبوو بۆ کردمەوە پێش کەوتمە لە ڕەفیقەکانم دوانە کەوت باش ئەمە بەهەرحاڵ ئەو شوێنەواری ئەو کاریگەری ئەو پەروەردەیی باوکم و دایکم خوا دزیان باتۆ یا خوا مۆفەقتان کە کۆتاییەکی ماوەسەگیان ئەگەر شتێکتان مابێ پێمان خۆشە لە کۆتایی ئەم بابەتانەی مانگی مەولود ژیانی پێغەمبەر سەلەم چی بکەین بۆ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم وەڵاهی خۆشەویستی خوا لە ڕێی خۆشەویستی پێغەمبەرەوە صلی الله علیه و سلم پێویستە لەسەرمان ئێمە ئەوەی لە توانامانە هەیە تەقدیمی بکەین بەرامبەر بە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەو پێغەمبەری صلی الله علیه و سلم کە ئێمەی ڕزگار کرد لە بەوبەختی لە ئاگرپەرستی لە بتپەرستی لە داروبەرپەرستی عەقڵی ئێمەی ڕزگار کرد باشە ئەگەر ئەوە نەبووە ئیسلام نەبووە ئێمە یا خوا نەخواستە شەیتان پەرست یا گاپەرست یا ئاگرپەرست بووینایە ئێمە چیمان کردایەت ئێستا تۆ بیەکەی تۆ کە ئەم عەقڵێتە چه عەقڵێتێکە تۆ بڕۆی گایە کە ئەی خۆی سەری بڕیت بڕۆی بیپەرسی ئاگرێکە بە دەستی خۆ دەیکەیت و بڕۆی ئاگرەکە بپەرسی ئێمە قەرزاری پێغەمبەرین صلی الله علیه و سلم زۆر قەرزارین لە ڕاستیە ئێمە ئەوەی کەوا نەمان کرد بێت هیچ خزمەتێکمان نەکرد بێ بەرامبەر بە پێغەمبەر صلی الله علیه و سلم بەلای کەمەوە ئێمە هەوڵ بدەین خۆمان شارەزاکەین لە فەرموودەکانی پێغەمبەر صلی الله علیه و سلم لە ڕێنوێنەکانی پێغەمبەر صلی الله علیه و سلم تاوەکو زیاتر ئێمە شوێنکەوتەی پێغەمبەر بین صلی الله علیه و سلم و ئەو ڕێنوانەی ئەو بۆی داناوین ئێمە شوێنی بکەوین تاوەکو بەختەوەر بین لە دنیا قیامەت دڵی نەیەشێنین بەوەی کە دینەکەی بە ناشرینی پیادە نەکەین و ناشرین نەکەین لە بەرچاوی خوا جا لێرە شتێکم یەتۆ یاد مەلایەک لە بەریتانیا هەموو ڕۆژێک ئەڕات بۆ مسکەوت بە پاس ئەڕات بۆ مسکەوت ڕۆژێکیان کە ئەڕات کابرای پاسەکە کە پارەکە ئەدات بۆ تکتەکە 20 پێنسە یان بۆ نزیکی 20 فلس زیای ئاهاتۆ بە مامۆسا مامۆساش پارەکەی کە ڕاتە جێکی خۆی دانیشێت تەماشا ئەکات 20 پێنسە زیایە ئەوش کە بینێ 20 پێنسە زیایە نایەمەوە کۆرە جا 20 پێنسە چییە دوایە کە خەریکە بێ دابەزێت ئەگاتە نزیکم جا 20 پێنسە چییە وەڵام ڕۆم بەوەکەم وەڵا هەرە ئێمەوە بەکابرا ئەڕۆ بە کابرای سایە قەڵێ کاکەوە تۆ لەو کاتە کە پارەکە دامەوە 20 پێنسە زیاد دامەتەوە قڵێ وەڵاوە وابوو بەوە تۆ هەموو ڕۆژەیەیت بۆ مزگەوتە منیش ئەمەوێ مسڵمان بەمەوتومە بزانم چۆنن ئەمانە بەرامبەر بە تاقیم کردی تۆ بۆ دامێتێ خەریک ئاسنەکە نەبووە کە دەستی بێوەکەم عەمودەکە ڕەهێڵە بووم دی باشە خوای گیان من بۆ 20 پێنسە ئەم کابرایم لە دینت کردایەت تەسەڕفات و ئەخلاق و ڕۆشتی ئێمە ئەو نە کاریگەری هەیە بۆ خەڵکی بەسەل بوو بە ئیجاد